بابەتێکمان هەیە کە کردومانەتە تەوەری سەرەکیمان ئەمڕۆ لە بەیانی 24 بابەتی ویکیپیدیا چۆن دەتوانین بەرهەمەکانمان لە ویکیپیدیا دابنێن و سەرچاوی پێویستمان هەیە لە ویکیپیدیا کورد لە ویکیپیدیا دەوڵەمەندا ئەمانە هەموو بابەتێکی گرنگ میوانێکمان لەگەڵا شەهید تاهیر نووسەر وەرگێڕی ویکیپیدیا تا ئێستا 579 بابەت و بڵاوکراوەی لە ویکیپیدیا هەیە کاک شەهید بەیانیت باش و بەخێر بێ بەخێر هاتی دانی باش دەمەوێت ئەمن لێرە سوپاسی دامەزرای کوردستانی سەر بکەم کە ینی دەوێ بەرچاوڕێکی بداتە خەرچی لە نووسینی وتار لە ویکیپیدیا سەرەتا ویکیپیدیا ئینسایکلۆپیدیایەکی ئازادە بەڵام پێشەوەی کە ببوورە بچینە ناو شەرحەکەیەوە خۆی ئەگەر باسێکی ویکیپیدیا بکەین وەک ئاماژەت پێکرد ئینسایکلۆپیدیایەکە کە ئازادە دەمانوێت بزانین ئەوەی کە لە کوردستان هەیە ئەوانەی کە ئەو معلوماتانە داخڵ ئەەکەن بخۆی چونکە دایرەت المعارفێکە توانی وا بڵێ بە شێوەی دایرەت المعارف بەڵێ زانستنامەیەەکە لە کوردستانە پێش هەموو شتێ پێشەوەی بگەڕینەوە سەر مێژوەکەی لە کوردستانە چەند کەسمان هەیە کە ئەتوانێت زانیاری داخلی ویکیپیدیا بکات ویکیپیدیا بەخۆی دەتوانی هەموو کەسێک ئینسایکلۆپیدیایکی ئازادە ئەمن لێرە هەر کەسێک لە هەر جەیەک دەتوانی بەشداری بکات لە دەستکاریکردن و نووسینی وتار واتە هەر کەسێک گرنگ نییە هەر کەسێک بە شێوەیەکی گشتی دەتوانی دەستکاری بکات لە ویکیپیدیا هەروەها وتاری نوێ بنووسی لە ویکیپیدیا و هەروەها ڕێژەکەش لە کوردستان هەیە و زۆرە خەڵکەی زۆریش بەشدارە بەشمارەزانی بەشمارت بە نزیکەی چەند هزار کەسێک تا ئێستا بەشداریان کردیا بەس گرنگنی هەمویان چالاک بن نزیکەی سەر و سەد چالاکی سەر و سەد ئەندامی چالاک هەیە لە ویکیپیدیا بەڵام ئێستا گرنگ ئەوەی وتارەکانی ویکیپیدیا 52,000 وتارە ئێستا لە ئێستادا بە ئامانجی گەیشتنی 100,000 وتارن ئینشاءڵڵا لە ماوەی نزیک و هەروەها ویکیپیدیا بەخۆی ئینسایکلۆپیدیایکی ئازادە هەموو کەس دەتوانی بەشداری تێدا بکە داخراو نییە دەتوانانی دەستکاری زانیاریەکانی بکەی هەر کەسێک کە بێوێت زانیاریەکانیان وتارێک دەوڵەمەند بکات لە ویکیپیدیا باشە کاک شەهید کەسێک کە دەوێت بابەتێک بڵاو کاتەوە یان بابەتێک لە ویکیپیدیا دابنێت پێویستە یوزەرێکی تایبەتی هەبێت یان چۆن ڕێو شوێنەکەی بەڵێ زۆر باشە ئێستا پێش وەختە ویکیپیدیا لە 15 کانونی دوێمی 2001 لەلایەن جێمی وڵزەوە دامەزرا سەرەتا بەس بە زمانی ئینگلیزی بوونی هەبوو پاشان لە پاشی ساڵێک تقریبا 18 زمان و 20,000 وتاری تێدا بڵاو کراوە و لە ساڵی 2004 ویکیپیدیای کوردی دامەزرا کە ئەو کاتی ویکیپیدیای کوردی ناوەندی ویکیپیدیای کورمانجی یەک ویکیپیدیا بن هەتا ساڵی 2009 لە پاشی ساڵی 2009 ویکیپیدیای کوردی ناوەندی بەهۆی چەند کێشێک و شێوازی نووسینی جیاواز بۆ لە ویکیپیدیای کوردی کرمانجی لەو کاتیەوە ویکیپیدیای کوردی ناوەندی وتار و بابەتی جیاواز دەنووسی هەر کەسێک دەتوانی ببتە ئەنجام و وتاری نوێ لە ویکیپیدیا بنووسی لە ئێستادا ویکیپیدیا بەگشتی 52 ملیۆن وتاری تێدا هەیە بە 326 زمانی جیاواز کە 306 زمانیان چالاکن لە ئێستادا ویکیپیدیا کوردی ناوەندیش یەکێکە لەو ویکیپیدیا چالاکانی کە ئێستا لە ئەنتەرنێت بوونی هەیە دروستکردنی یوزەر هەر کەسێک کە ئەگەر بێوێ باوتارێک لە ویکیپیدیا بخینتەوە پێویستی بە دروستکردنی هەژمارێک نییە لە ویکیپیدیاەوە بڵێ بەڵام بابەتدانان و هەروەها ئەگەر بێ دەستکاریش بکە ئیدیتی بکاتەوە دیدیتی بکە زانیاریەک زیاد بکە لە وتارەکان پێویستی بە دروستکردنی هەژمار نییە لە ویکیپیدیا بەڵام ئەگەرە تو کەسێکی بتەوێ وتارێکی نوێ بنووسی لە ویکیپیدیا ئەو کاتە تو پێویستە هەژمارێکی دروست بکەی لە ویکیپیدیا بە ناوی دڵخوازی خۆتوە ویکیپیدیا جیاواز لە سۆشیال میدیایەکانی دیکە ملزمت ناکە ئیجبارت ناکە بەوەی کە ئیلا دەبی یوزەرێکی فەرمیت هەبی گرنگ نییە بە هەر ناوە کە ئەتوو دڵخوازە لەکردن دەتوانانی بەشداری بکەی بەڵام بە مەرجێک ڕکلامی نەبی ناوەکە کۆمپانی نەبی ناوەکەت سوکایەتیکردن نەبی بە ئەندامەکانی دیکە ویکیپیدیا یاخود ناوەک نەبی کە ئەندامەکانی ویکیپیدیا پێشتر هەیان بی و چالاک بی ئەو ئەندامە باش کاک شەهید
سەرەتا کە ویکیپیدیا دامەزرا پێش ئەوە بە 2-3 ساڵ ئەگەر هەڵە نەبم لە ناوەکەی ناوپیدیا بوو شتێکی لەو بابەت و 2 کەس دایاننا بەڵام لە ماوەی 3 ساڵەکە تەنیا 20 وتاریان دانا سەریان کرد پارێکی زۆری تێئەچێت پارێکی زۆری تێئەچێت و ئەو کەسانش کە ئەبێ معلوماتەکان دابن ئەبێ کەسێک بێ کە هیچ نەبێ پرۆفیسۆرێکی هەبێت ڕێک ئەوە جێمی وێڵز و لارین هەر هەمان دامەزرێنی دووبارەیان کردەوە ویکیپیدیا بوو ئەوە بەڵام ئەو کاتی لە بۆ تایبەت لە بۆ ئەو کەسانە بۆ کە زانا و پرۆفیسۆرەکان هەرە هەبواە مەبەستم چییە لێرە مەبەستم لەوەیە کە ئەو کاتە ئەبواە کەسێک بە پسپۆڕایەتی و بە زانایەتی شتێکی دابنای بەڵام پێچووی زۆر بووە ڕێکوە ئێستا بە شێوەیەکە کە وتارێکی زۆردانرێت وەک ئاماژەت بە ملیۆنا وتار هەیە بەڵام ئەمێ بڵێم ئەوەی کە هەیە خەڵک ئەتوانێت وەکو سەرچاوێکی زانستی ئەگەر بۆ نمونە لێکۆڵینەوەیەکی هەیە چۆنەڵێ بەحثێکی هەیە ئەیکات شیکاریەکی هەیە ئەوکات ئەتوانێت پشت بەوە بەسێکە خەڵکێکی ئاسایی منم تۆی حەکارە دای ئەنێت بێگومان ویکیپیدیا دەتوانێت وەکو سەرچاوەک بەکاربهێنرێ وەکو سەرچاوەکی سێیان ئێستا چ شتێک لە ویکیپیدیا دەکرێتە سەرچاوە ئەوە گرینگە چونکە کە وتارێک دەنووسرێت لە ویکیپیدیا پێویستە سەرچاوی هەبی هیچ وتارە هەموو ئەو وتارانەی کە بێ سەرچاوانە پۆلی تایبەتیان لێ دەدرێت کە ئەو وتارە بێ سەرچاوێ ئاگاداری خوێنەر دەکرێتەوە کە ئەو وتارە بێ سەرچاوێ بەڵام لێرە ئەگەر مەسەلەن نەمە باسی ویکیپیدیا بکەین ویکیپیدیا سەرچاوی کردە 3 بەش کە ئەتوو بتەوێت سەرچاوی دابن چ شتێک ویکیپیدیا دەکاتە سەرچاوە لە بۆ خۆی یەکەمینیان ویکیپیدیا سەرچاوە سەرچەکانی هەیە ئەو سەرچاوە سەرچەکانە بۆ نمونە کابراێک لە ناو ڕووداوەکە ڕوودەدا لە ناو ڕووداوەکە نووسراوی ئەو کەسێک کە لە ناو ڕووداوەکەیە جا بە هەر شێوێک بنووسراوەکە یان گفتوگۆ یان قسەکردنی ئەو کەسە دەبێتە سەرچاوە لە بۆ ئەو ڕووداوەی کە ڕوویدا بەرمەنە کوردستان 24 ڕووداوەکە ڕوودەدا کوردستان 24 ڕووماڵی دەکاتن لە ویکیپیدیا ڕووماڵی تایبەتی کوردستان 24 دەبتە سەرچاوەشی فەرمی لە ویکیپیدیای کوردستان قبوڵی دەکات ئەو کەسێک کە دای دەنێ ویکیپیدیا کاتە ئەشترێ وەکو سەرچاوە کار باشە بەڵێ ئەوە بەشی یەکەمی سەرچاوە سەرچەکانمان هەیە ئەوە ڕاستەوە خۆ لەناو یاخود پسپۆڕێک لە بوارەچی تاقیکردنەوەی خۆی دەکا پسپۆر لە بوارەچی تاقیکردنەوەی خۆی دەکا ئەو تاقیکردنەوەیە کە دوایە بڵاوی دەکاتەوە ئەوە دەبتە سەرچاوی سەرچی هەروها بەشی دووەمی سەرچاوەکانی ئاستی دووەمە گۆڤارێک یاخود دامەزراوەک هەڵدەستی ئەو تاقیکردنەوەی کە پسپۆڕەکە کردیتی پێداچوونەوەی لۆ دەکاتن ئەوە دەبتە سەرچاوەک ئاستی دووەم یعنی وەکو سەرچاوە سەرچەکەی نییە بەس دەبتە و ئەوەش قوبڵ کراوە لە ویکیپیدیا ئەو کاتی ینی ئەو سەرچاوێش دادەندرێت لە ویکیپیدیا و دەتوانرێت وچی ئەوەی سەرچاوی ئاستی سێەم چییە کە ویکیپیدیا قوبڵی دەکاتن ئەویش زانستنامەیەک یان کۆگایەکی زانیاری یان وێبگەچی زانیاری کە هەڵدەستی پێداچوونەوەی ئەو گۆڤارەی کە پێداچوونەوەی کردیە دەربارەی تاقیکردنەوەی پسپۆڕەکە واتە یەکەم سەرچاوی سەرچیمان هەبوو کە پسپۆڕەکە تاقیکردنەوەی کردبوو دووەم گۆڤارێک کە پێداچوونەوەی کردبی سێەم کۆگایەکی زانیاری زانستی نامەکە بە پێشێوەی پخت بڵاوکراوەی گۆڤارەکەی بەکاردێنی ئەوە دەبتە سەرچاوی ئاستی سێم بەڵام وەکو یەکەم و دووەم نییە خۆی ویکیپیدیا سەرچاوی ئاستی سێمەکە ئێستامە باسی دەکەن یعنی دەتوانانی وەکو سەرچاوە بەکاری بهێنی ویکیپیدیا کاکشید گوتت دەکرێت بە ناوی خوازراوت بە ناوێک کە خۆت پێت خۆشە بابەتەکان بڵاوکەوە باشە لێرەدا سانسۆر چی لێدێ من بە ناوێکی خوازراو دێم وتارێک دەنووسم ویکیپیدیا چۆن دەزانی ئەوە منم بەڵکو من شەهیدم من سۆڤانم چۆن سانسۆر دەکرێت بابەتەکان لە ویکیپیدیا وەکو باسم کرد ئیلزام نییە ینی مەجبورنی بە دروستکردنی هەژمارەك بە ناوەکی فەرمی خۆت گرنگ نیە هەر ناوە کە دەتەوێت بەشداری پێ بکەی ناوی دڵخوازی خۆتە ئەوەش بە ئامانجی ئەوەی کە زانستنامەکە زیاتر دەوڵەمەندتری بە زانست و زانیاری لێرە چەند بەکارهێنەرێکی خۆبەخش و چەند بەڕێوەبەرێکی خۆبەخش هەیە لە ویکیپیدیا لە هەموو زمانەکانی جیاوازیش هەتا بە کوردی ناوەندیشەوە کە هەندێک وتار یان هەندێک کەسان کە پێشەڵی یاساکانی ویکیپیدیا دەکەن بربەستی دەکەن یان وتارەکان کە شیاو نەبن لە بۆ بڵاوکردنەوە
تاجی سڕێنەوەی خێرای لێ دەدرێ کە ئەو کاتی پاشی ئەوەی ئەگەر هەر وتارەکەی چاک نەکرد و ئیسلاحی نەکرد ئەو کاتی وتارەکەی دەسەردرێتەوە. یعنی ویکیپیدیا هەندێک تایبەتمەدی و ڕێساوی یاسایی تایبەت بەخۆی هەیە کە نابی وتارەکان بێ سەرچاوە بن، نابی وتارەکان لایەنگری. بەڵێ حەوت یاسای هەمیش ویستم باسی ئەوە بکەم. یەکێک لە گرنگترینی ئەو تایبەتمەندیانەی کە ویکیپیدیا هەیەی ئەوەیە سەرنجی خەڵگڕا ئەکێشێت لایەنگری نییە، بابەتەکە چۆنە وەکو خۆی دایەنێت. بەڵام لێرە ئێستا ئاماژەت بۆ کرد هەر یەکێک لە ئێمە ئەتوانین ئیشی تیا بکەین و هەر یەکێک لە ئێمە ئەتوانین ئیدیتی بکەین. ئەگەر هەر کەسێک هات و بەلایەنگری ویستی ئیدیتی بکات یان بەلایەنگری ویستی بابەتێک دامنێت ویکیپیدیا خۆی قبوڵی ناکات. لێرە بەکارهێنەرە خۆبەخشەکان و بەڕێوەبەرە خۆبەخشەکانی ویکیپیدیا لە هەر زمانێکی جیاواز ئەو شتەی قبوڵ ناکەن چونکە کە ئەتوو دەستکارێک دەکەی لە ویکیپیدیا دەستکارێکە تۆمارە و دەسەڵاتی پێدانە بە خۆبەخشەکان کە ڕێگە نەدەن قبوڵی بکەن. بێگومان سیاست و ڕاستەکانی ویکیپیدیا لە هەموو ویکیپیدیاکان بە شێوەیەکی گشتی جێبەجێ دەکرێت. بە نمونە هەر لە ویکیپیدیا ئینگلیزی هەتاوەکو کوردی ناوەندی خۆمان کە 226 زمانە ویکیپیدیا بوونی هەیە لە هەر هەمان هەموو ڕێساکان جیاوازە. بە نمونە ئێستا ئەو کەسە کە مەسەڵەن دەتوانانی مەسەڵەن خۆبەخ کە دەبینی لەوی وتاری ویکیپیدیای پێشێڵێکی یاسایی کرایە ئەو کاتی دەتوانی ئەو مەسەڵەن بێ سەرچاوەیە دەتوانی تاجی بێ سەرچاوی لێ بدا و ئەو کەسێک کە وتارەکەی نووسیا ئاگاداری دەکاتەوە کە سەرچاوی زیاد بکە یاخود لایەنگری تێدانەی هەڵی لە وتارە. ئەگەر هەر بەردەوام بوو لەسەر ئەوشتا ئەوە وتارەکەی دەسەردرێتەوە لە ویکیپیدیا. دەبێت بێگومان دەبێت بەردەوام دەستکاری بکە و هەر کەسێک بیەوێ بە ئارەزوی خۆی دەستکاری بکاتن ئەوە ناتوانانی زۆر باش دەستکاریکە. بنمونە وتاری کورد لە ویکیپیدیای کوردی ناوەندی هەموو کەسێک ناتوانانی دەستکاری بکاتن لەبەر ئەوەی کەسێک ڕای جیاوازە لە کەسێکی دیکە ئەوە قبول کراونیە لە ویکیپیدیا. باشە ئەمە هەندێک گوردەکاری و دیتێلز بوو تایبەت بە ویکیپیدیا چۆن دەڕۆینە ناوی چۆن بابەتەکان دادەنن چۆن ڕێگری لێ دەکرێت چۆن کارەکان بڵاو دەکرێتەوە. بەڵام بین ئێمە وەکو کورد چۆن سوودمان لێبینیوە قوتابیانی ئێمە چۆن سوودیان لێبینیوە ئایا بەشی ئەوەی بابەتمان هەیە ئێمە بتوانین وەکو سەرچاوی کوردی بەکاری بێنن ینی قوتابیەکمان هەیە جگە لە کوردی هیچ زمانێکی دیکە نازانێت دەتوانێت سوودی بەشی ئەوە لێ وەربگرێت. بێگومان دەتوانانی سوودی لێ وەربگری. ئێستا لە ئێستادا ئەمن کە لێرە گفتوگۆ دەکەن دەربارەی ویکیپیدیا داواکارم لە هەر کەسێکی کە مەسەڵەن دەتوانی دەستکاری بکەیان دەتوانی بەشدار بی لە ئەو پرۆژە نێو دەوڵەتیە بێتن وتاری بنووسی وتاری زیاد کە وتاری وەرجێڕی لە ویکیپیدیا. ئێستا ئەمن کە شتێک پاڵنەری من بوو ئەمن وتار بنووسم لە ویکیپیدیا ئەپێکی سپیس ینی گردردونی کە تەماشای نەخشە ئاسمانم دەکرد گرتم لەسەر ئەستێرەک یانگەل ئەستێرەك دەکرد زانیارەکان هەمووی هەبوو بە ئینگلیزی دەتوانی بە هەر زمانێکی دڵخوازت زانیارەکان بخینەوە لەسەر ئەو ئەستێرە وگەل ئەستێرە کە گرتم دەکرد ئەو ئەپا پشتی بەست بوو ویکیپیدیا پشتی بەست بوو بە ویکیپیدیا کە تەماشام دەکرد تێیدا نەبوو کوردی خۆمان چۆم لە ویکیپیدیا ئەو وتارم زیاد کرد کە ئەمن لە ئەپەکەی دەمویست بخێنەوە دەربارەی زیادم کردو ئێستا لە ئەپەکەی زانیارەکانی ئەو ئەستێرە و گەلەستێرە بوونی هەیە. زیاتر ئەمنش دەربارەی گردردون دەنووسم لە ویکیپیدیا جا هەر کەسێک ئەوەی کە حەز و خولیای لە هەر بوارەی جیاوازی هەیە پزیشکی زانستی مێژووی کللتوری هەر کەسێک حەزی لە هەر بوارەی لە هەر ئارزومەندە لە هەر بوارەی شارەزایی لە هەر بوارەی هەیە دەتوانی وتار بنووسی لە ویکیپیدیا و وەرجێڕیشی لەو بکات. درستە جا لە وڵاتانی کە زۆر سێرچەکەن لەسەر ویکیپیدیا ئیسپانیا یەکەمە دوای ئەوە وڵاتی چین دێت بەو هیوایم کە لە ناو کوردجا ئەوەندە ئێمە بابەتمان هەبێت کە ئێمەش بچینە ئەو ڕیزبەندانەوە لە ڕیزەکە دابین. ئێستا ئامانجیمە زیادکردنی وتارەکانە بەنمونە کەسێک هاوزمانی خۆمە گەڕان دەکات لە ئینتەرنێت لەسەر بابەت و ناونیشانەک ئامانجی من ئەوەیە کە بە هەموو زمانەکان زانیاری وە دەست دەخات دەربارەی شتێک کە ئەو گەڕانی لۆ کردیا پێم خۆش دەبی کە زمانی کوردیش هەبی. ئێستا ئەمن کە پتر لە 450 وتارم لە کۆی نزیکەی 600 وتارم
دەربارەی گردوونە ئارەزووی من لەوەی ڕنگ دەداتەوە کە مەسەڵەن کەسێک ئەگەر گەڕام بکە دەربارەی گردوون بۆ شای ئاسمان زانیارێکی وەدەست بخە کاکشید کاتە پرۆژەتان چییە ئێوە کۆمەڵی ویکیپیدیای کوردستان پرۆژەیەکتان هەبێت لە 2024 لە ئێستادا شتێک بکەن کە لە ئێستادا لە کانونی یەکەمی لە کانونی دووەمی 2023 کە ئێستا ئەو مانگەی تێدا بکرێنەوەتە 1/12 هەتاوەکو سیوێکی 2023 ئەمە پێشبڕکێک هەیە لە ویکیپیدیا لە بۆ ئەو کەسانەی کە تازە بەشدارن یان ئەو کەسانی کە پێشتر هەژمارن هەیە لە ویکیپیدیا دەتوانن زۆرترین وتار بنووسن لە ماوەی ئەو مانگە و پێشبڕکێکە وەکو چاڵێنجێکە هەروەها لە کۆتاییدا خەڵات پێشکەش وتارەکانشیان دائەنرێت وتارەکان هەمووی بڵاو دەکرێت بە هەموو بەشداربووانەوە هەموو بەشداربووانەوە و هەروها بەردەوام داتای ئەو کەسانێک کە مەسەڵەن ڕۆژانە چەند وتاریان نووسیان لەوەی ببتە داتایەک و لە پەڕەشی تایبەتی ویکیپیدیا ئێستا عەرزە مەسەڵەن کە ئەتوو دەتەوێت منافەسەکەی دەست پێ بکەیت بە دروستکردنی وتار ڕۆژانە هەم قەبارەی بایتی ئەو وتارێک کە ئەتوو نووسیتت و هەم ژمارە ئەو وتارانێک کە ئەتوو لە ماوەی ئەو مانگەی دەینووسی و لەوەی ببتە پێشبڕکێک لەگەڵ بەکارهێنەرەکانی دیکەی ویکیپیدیا لە ئێستادا ئەوە هەیە و هەر کەسێک کە دەتوانی و ئارەزومەندە وتاری بنووسی هەر ئێستا دەتوانی لە گۆگڵ دەربارەی بنووسی کورد ویکیپیدیای کوردی ناوەندی یەکەمین بژاردا کە دەیداتێ ویکیپیدیای کوردیە گرتە بکا لەسەری و بەشی چەپی لای شاشەکەی هەژمارەك دروست بکە بەو ناوە دڵخوازی خۆی و تێپەڕۆشەکانی خۆی دابنێ و ئێمەڵەکەی دابنێ زۆر کاک شەید من دەمەوێت سێرچێک بکەم با بڵێن بە پیتی کوردی دەنووسم بە پیتی کوردی دەنووسم هاوشێوەکەی بە فارسی زیاتر دێتە بەرچاوم ئەم کێشانە لە چی دروست دەبێت چارەسەر دەبێت ئەگەر ئەوە نەبی ئەگەر وتارێک تێکەڵاویەک دروست دەبێت هەست دەکەم فارسیەکە دێتە پێشتر بەر لەوەی بە کوردی بمداتێ ئەگەر وتارە کوردیەکە نەبی ئەو بێگومان فارسەکە ئەگەر نەبێت ئەگەر نەبی بێگومان فارسەکە دەداتێ بەس ئەوەش دەگەڕێتەوە سەر ئەوەی گەڕان دەربارەی ویکیپیدیای فارسی لەبەر ئەوەی نزیکترە لە کوردی پیتەکانی نزیکە لە کوردی ناوەندی گۆگڵیش وێبگەڕەکە ینی ئەوەی ئەلکترۆنیە ئەو شتانەی کە نزیکترە لەوی ئەو شتە دەخاتە بەردەست جا لێرەش ئەمە گرنگ ئەوەی وتاری بنووسین لە ویکیپیدیا چەندی وە بەکارهێنەری زۆر ساڵێکیشمان هەیە زۆر باشتر یانی لە من کە وتاری زۆرتر و دەستکاری زۆرتریان هەیە لە ویکیپیدیا جێی باخنیان بێگومان بۆ ئێمەی بێژەر و پێشکەشکار زۆر گرنگە کاتێک کە ئێمە با بڵێن حاڵەتێک ڕوو ئەدات و ئێمە لە ناو ستۆدیۆین لەو ساتەیە ڕووی داوە بۆ نمونە گیان لە دەستدانی پاشایەکە چوزانم بەرپرسی وڵاتێکە یان سەرۆکی وڵاتێکە تۆ لەو ساتە پێتەڵەن بڕۆ ناو ڕووماڵەوە داخڵ بە زۆر زەرورەکە بە زمانی کوردی هەبێت کە تۆ یەکسەر سێرچ کرد کۆمەڵە زانیاریت پێ بدات ڕێک لە ویکیپیدیای کوردی ناوەندی گریژ تەواو بە ژیاننامەی کەسایەتەکان دەدرێت لە جای ئەو کەسانی کە زیندوونە هێشتا لە ژیان وەروە گلەیەکمان هەیە لە ویکیپیدیا هی ئەوە نەبەسەر بەگشتی لە 118 کاتێک کە بایۆگرافی کەسەکان دەرەخات لە 118 بەسی ئافرەتانە هەر هەمووی هی پیاوانە و باسی پیاوانە خۆتان داخڵکەن نەک ژنان داخلی ناکەن نا کەمتر لەسەر بابەتی ژنان قسە لەسەر کراوە ئەوە بەگشتی باسی ئەو ویکیپیدیاکەم کە لە هەموو جیهانەیە بەڵام هیوادارم لە بەشە کوردیەکەی ژنان و پیاوان لێکاست بێگومان ئێستا کە ئەمن دەربارەی کەشتیوانە ئاسمانیەکان نووسیتم هیچ جیاوازەکەم بەس ئەوە ناهەر لێرە لە ئەمریکاش لە ساڵی 50کان هەتا ئێستا کەشتیوانی ئافرەت کەمترە لە یعنی کە ئەوانەی زیادم کردیە ئەگەر 5 کەشتیوانی پیاو هەبوو بید و ئافرەت بگەڕێن بەدای ئیشانی کە ئێمەش ناکردومانە هیچ پاساوێکتان نیە هەستان بە کەشتیوانی نیێمە چی زۆر سواز بۆ لەگەڵ پێم خۆشە کە گەنجێک بە و زانیاریە زۆرە و ئەمە خزمەتکردنێکی زۆر باشە بەبێ ئەوەی تۆ چاوەڕێی هیچ خۆبەخشی و کارە بێ بەرامبەر بە مێژوو بە زمان بە کولتوری کوردی دەکەی زۆر سپاس دووبارەتەوە بەخێر هاتیت.